بارزانی دەگەڵ فەقیری بوو، بارزانی دەگەڵ هەر کەسێک فەقیر و هەژار با دەگەڵیدا بوو. ئەگە خەڵکێکی فەقیر هەبایە هاوکاری دەکرد. ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە، لەگەڵ هەموو کەس دۆستی. ئەمە دەڤەری حاجی ئۆمەرانە کە لە سەردەمی شۆڕشی کوردی شوێنی بەشێکی زۆری سەرکردەکانی شۆڕشی ئەیلول بوو. مەلا مستەفای بارزانی لەم خانوە دەمایەوە. ئێستاش خەڵکی حاجی ئۆمەران باسی بارزانی دەکەن. سابیر ئاغا یەکێکە لە دانیشتوانی حاجی ئۆمەران و کاتی خۆی بارزانی بینیوە. ئەو دەڵێ بارزانی بەردەوام لایەنگیری هەژاران بووە و نەیهێشتووە مافیان بخورێت. بارزانی دەگەڵ فەقیری بوو، بارزانی دەگەڵ هەر کەسێک فەقیر و هەژار با دەگەڵیدا بوو. نەفسیەتی نەبوو بڵێ نەفسیەتی گەورە وەک مەسەلەن بەعزە کەسێکێکە گەورە هەر ئەسلەن مەلا مستەفا نەفسیەتی نەبوو. خوا شاهیدە دەگەڵ منداڵێکی منداڵ بوو، دەگەڵ گەورەی گەورە بوو، دەگەڵ ڕنێسپیر مەلا مستەفا دەگەڵ هەموو کەس دەهاتەوە. محەممەد عوسمان یەکێکی دیکەیە لە دانیشتوانی حاجی ئۆمەران کە و زۆر جار دەچێتە سەر ئەو خانوانەی کە پێشتر مەلا مستەفا تێیدا ژیاوە و دەڵێ هەر کەسێک کێشەیەکی هەبوایە مەلا مستەفا هاوکاری دەکرد و کێشەکەی چارەسەر دەکرد. هاوکاری زۆر خەڵکی دەکرد. ئەوجا خەڵکی فەقیر ئەگە خەڵکێکی فەقیر هەبایە هاوکاری دەکرد. هاوکاریەکەجا بە چەند بوو مەسەلەن پارەکە وابوو. خەڵک مەسەلەن بڵێن گورگ وەمەڕی دەکەت، مەڕەکەی دەخورا. یان کابرایەک فەقیر بوو ژنی دەهینا گەنجەک مەلا مستەفا ئەگە زانی بای و پێیان ڕاگەیان بە ئەویش یارمەتی دەدا. بە پێی جێڕانەوەی خەڵکەکە مەلا مستەفا جگە لە خەباتی سیاسی زۆر کێشەی کۆمەڵایەتی نێوان خەڵکی چارەسەر کردووە. زۆر کەس لەو کاتەدا تووشی دوشمنداری بوونە یاخود غەدریان لێکراوە. مەلا مستەفا کۆی کردوونەتەوە و کێشەکانی چارەسەر کردوون. دەبینی دوو عەشیرەت دوو کەس بە شەڕ دەهاتن، کابرا لە ئێرە لە چۆمان مڵکی بە مەرونەدا بوو. مەلا مستەفا گەیشتێ کوتی ئەو مڵکە بۆ وایە کوتی وەڵی فڵان کەسیە پارەی نی ئەوەندە پارەکەی لە باتی دایی بۆ خۆی پارەکەی دا کوتی وێی دەنەوە فەقیرن. ناویان مام ڕەسوو بوو، یەکیان ناوی مام ڕەسوو بوو، یەکیان دوو برابوون. خەڵکی ئەو گوندی لای ئێنێ و ئەو لای. کاتێک مەلا مستەفا چووەتە حاجی ئۆمەران بەهۆی هەڵگیرساندنی شۆڕشی کوردی لەوێ لەسەر زەوی خەڵکی نەماوەتەوە، بەڵکو زۆربەی زەویەکانی بە پارە کڕیوە و بەکاری هێناون. ئەو مڵکانە بەخوای هەمووی بە پارە کڕی، خوا دەزانی دێکو لەسەر عەرزی عالەمێ نابن. زەویەکە زۆر گەورەیە بە 110 دیناران لێکڕی ئەو وەختی لە بۆ قەبرستانی. دوایە ئەگەر ڕۆیشتن ئەوەی قەبری لێ شرانەوە قەبرەکان هەموو بردنەوە، ئەوەی قەبری ئەلعان داویانەتە قەبرستان ئەوی دیوە سەحەبی دانەوە بە بێ پار و بێ. مەلا مستەفای بارزانی ڕۆڵێکی گەورەی جێراوە لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی خەڵکی کوردستان کە ئێستاش خەڵکەکە لەگەڵ یادەوەریەکانی ئەودا دەژین و زۆر جار یادگاریەکانیان بۆ گەنجانی ئێستا دەجێڕنەوە. بارزان محەممەد ڕووداو، حاجی ئۆمەران.